بەردەم باڵۆزخانەی ئێرانە لە بەغدا لایەنگرانی حەشد و بەرەی مقاومە و حزبە شیعەکان بە خۆپشاندان و ناڕزایەتی دژی ئەمریکا و ئیسرائیل و بە دروشمی لەگەڵتانین و یەک چارە نووسمان هەیە پشتیوانی خۆیان بۆ کۆماری ئیسلامی ئێران دووپات کردەوە. ئەم پشتگرن ئیرانێنە و بە بڕیارên کۆمara ئیسلامیە ئیرانê re ne. Her karekî ku li dijî kômara îslamî bêkirin, em ê rûbirûyî wê bibin û li dijî Amerîkayê bisekinin. شیعه دێ بمینە حتا ڕۆژە قیامەتێ دێ بمینە حتا وێ دەما و ساحبێ زەمان تێ بە پشتیوانیە خودێ هێزا ئیمان خامنەیی هەیە کو ڕوبڕووی دژمن ببە ئەوژ ئالیە خدایە مەزۆن و ساحبێ زەمان ڤ هاتیە ڕاستپاردن. سوتاندنی وێنەی ترەمپ و ناتانیاهۆ و ئاڵای وڵاتەکانیان و بەرزکردنەوەی وێنەی خامنەی و ئاڵای ئێران بە شێکبوون لە چالاکیەکان. خۆپشاندەران دەڵێن بەجەستە و ڕوح و سەر و ماڵیان پشتیوانی دەسەڵاتی ئێران دەکەن. ئەم بپەرە ماڵ جان و ڕحێ خۆ بە ئیرانێرەنە ئەم چاوە بە ئیرانێرە بن ئەم پۆشمان نابن ji ber ku ئیران قەت پشتاخوا نادەتە ئیران ڕح برا و هەواڵێمەیە. ئەم بدل و جان bi Komara İslamiya Îranê re ne. Em ji dijminan re dibêjin heke hûn me bikujin û me bişewtînin jî em ê qet dest jê bernedin ey kurê Fatimayê Xameneyî. هەڕەشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران لە نێوخۆی عێراق لەسەر ئاستی حکوومەت و بەشێکی خەڵکیش کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە. بڕیارەکەیان وایە لەم جۆرە خۆپشاندان و چالاکیانە بۆ پشتیوانی ئێران بەردەوام بن. پەیوەندی قوڵ و لە مێژینەی دەسەڵاتی سیاسی و مەزەبی نێوان ئێران و عێراق زۆر جار ڕێگە خۆشکەر بووە کە بەشێک لە عێراقیەکان بە شێوازی جیاواز پشتیوانی لە دەسەڵاتی ئێران بکەن. ئەوانەی کە ئەمڕۆ هاتنە ئێرە تەنانەت بەشێکیان ئامادەییان نیشاندا شام بەشانی دەسەڵاتی ئێران شەڕی دژە ئەمریکا بکەن. هەڵکەوت عەزیز ڕوودا بەخدا.